بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ژمارەی دەنگدەرانی گشتی و تایبەتەکەین هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق. بزانین دەنگدەری گشتی چییە و دەنگدەری تایبەت چییە و ئێستا ڕوونیەکەینەوە. جارە لە عێراق بزانین چەند دەنگدەری گشتیمانەیە 20 ملیۆن و 63733 دەنگدەری گشتیمانەیە، تایبەت 1,313,980 دەنگدەری تایبەتمانەیە، ئاوارە 26,538 دەنگدەری ئاوارەشمانێک کە لە پارێزگایەکی عێراق بۆ پارێزگایەکی دیکە و بەتایبەت لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. وەکۆی گشتەکەی کاتە 21 ملیۆن و 44291 دەنگدەرە بە شێوازێکی گشتی. دەنگدەری گشتی ئەوانن هاوڵاتی ئاسایی و مەدەنین کە لە ڕۆژی 11 دەنگ ئەدەن. ئەی دەنگدانی تایبەت چییە؟ بەپێی ڕێنمایەکان دەنگدانی تایبەت بۆ هێزە چەکدارەکانە، جا چ سوپای عێراق بێت، چ پێشمەرگە بێ، چ هێزەکانی ئاساییشی ناوخۆ بێ و لەگەڵ ئەوانەی کە حکم دراون و لە سزنەکانان. ئاوارەکانی ژوتمانەون کە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە ئاوارە بوون. بینە سەر ژمارەی دەنگدەرانی گشتی و تایبەت لە هەرێمی کوردستان. گشتی 2,844,051 دەنگدەری گشتیمان هەیە، تایبەت 224,333 دەنگدەری تایبەتمان هەیە، کۆی گشتەکەی کاتە 3,68,384 دەنگدەر. بابێنە سەر ئەمە وتمان لە عێراق و لە هەرێم بابێنە سەر پارێزگا بە پارێزگا. یعنی سەر پارێزگای سلێمانی دەنگدەری گشتی 1,119,111 دەنگدەر، تایبەت 82,547 دەنگدەری تایبەتمان هەیە کە کۆی گشتەکەی کاتە 1,201,658 دەنگدەر. بچینە سەر پارێزگای هەولێر. لە هەولێر دەنگدەری گشتی 1,002,087 دەنگدەری گشتیمان هەیە، تایبەت 85,793 دەنگدەری تایبەتمان هەیە کۆی گشتەکەی کاتە 1,087,880 دەنگدەر. بچینە سەر پارێزگای دهۆک. لە پارێزگای دهۆک 722,853 دەنگدەری گشتیمان هەیە، دەنگدەری تایبەت 55,993 دەنگدەری تایبەتمان هەیە کە کۆی گشتەکەی کاتە 778,846 دەنگدەر لە پارێزگای دهۆک. طبعاً ئەوەی پارێزگای سلێمانی بێگومان پارێزگای هەڵەبجەشی لەگەڵدایە. ئەمەی لە بەژمارەی ئەم جارەدا باسمان کرد ژمارەی دەنگدەرانی گشتی و تایبەت بوو هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان.